نەورۆز لە نێو یاریگا و هاندەرانی خۆیدا میوانداری لە یانەی هەندرێنی پێشەنگی ڕیزمەندی خولی یانە نایابەکانی کوردستانی کرد لە هەفتەی ڕابردوو کە بە شێوکی کاتی پێشەنگەکەی بۆ سیروانی نوێ لەدەستدا بوو. یارەکە بە گەرمەگوڕی دەستی پێکرد و هەندرێنی میوان باڵادەستتر بوو. مەژوای کرد لە خوڵێکی 32 سۆران عەزیز گۆڵی پێشکەوتن بۆ هەندرێن تۆمار بکات. بەڵام یاریزانانی نەورۆز لەم گێمەدا وەڵامی خۆیان نەبوو. کاتێک ئیبراهیم محەممەد لە خوڵێکی 41 ئەنجامەکەی بۆ نەورۆز یەکسان کردە و گێم یەکەم بۆ ئەنجامە بە کۆتار. گێمی دووەمی یارەکەش بە هەمان سیناریۆ دەستی پێکردەوە. هەندرێن دەست پێشخەری کردەوە. سیاکۆ مستەفا لە خوڵێکی 67 گۆڵی دووەمی بۆ هەندرێن تۆمار کرد. بەڵام لە خوڵێکی 73 حەسەن فەیسەڵ باڵە لەسەر خۆیان گۆڵ یەکسانبوونەوەی بۆ نەورۆز تۆمار کردەوە. زیکیش بوو یارەکە بەم دوو گۆڵە بە کۆتار. بەڵام لە خوڵێکی 92 ئیسماعیل خەدەر توانی گۆڵی سێم و سەرکەوتن بۆ هەندرێن تۆمار بکە و یارەکەش بانجامی 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە سوودی یانەی هەندرێن بە کۆتار. بەڵێ ڕاستە توان بڵێم ئەمەم یاریە بێگومان بۆ هاتبووین کە ئێمە سێ خاڵ لە سای خۆمان لەدەست نین. بەڵام ئیتر یاری ئاوایە ئێمە تا کۆتایی خوڵەکان باش یاریمان کرد. توان بڵێم ئەو گۆڵان پێچەوانە بوو. ئێمە توە فرساوی باشمان بۆ ئەوان توانین گۆڵی فۆز بکەین. بەڵام لە هێرشی شەرگەڕاو گۆڵمان لێکرا. توان بڵێم کەم خیبرەی بۆی هەیە، زۆر بۆی هەیە تا ڕادەگەمە 4-5 جایزامان خیبرەیە. توان بڵێم ئەگەر بۆ جۆلی دوم زیاتر یاریزانەکەمان تەجروبە پێیاکەن نەتیجەمان باشتر بێت. بەڵێ بێگومان ئێمە ڕاستە کە بەشداریمان کردووە، هۆکارەکەی دیارە ئێمە بۆمانەوە بەشداریمان کردەوە. بەڵام تیپەکەمان تیپێکی باشە و بۆ دووبرنەوە بەدەستمانێ ناوی ئیسمان چێوەڕشێ بکەین. توان بڵێم دەوری دوور و درێژەوە توانین بگەڕێنەوە نامناسە. بەڕاستی ئەمە ڕۆ دەتوانم بڵێم برێم یاریشی زەحمەتمانە بوو. بەڵام ئەمە وەکو برێم پێویستی نەبوو ڕوو یاریزانەکان و باشی برێم یاریمان نەکرد. بەرحاڵ داری وایە دەوری برێم خراپش برێم یاری دەکەی سێ خاڵی یاریەکە باش بوو. لە ئاخیرەکانی برێم یاریەکەی سێ خاڵێکمان برێم بەدەستێنە ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو باشە دێت. بەڕاستی ئەمە ئەو 2 ساڵە ئەمە ئیش دەکەین لەسەرەوەی ببینە برێم لە پاڵەوانی خولی کوردستان. پار ساڵیژە تا ئاخیرەکان باش هاتین و باش شماهینە، بەس لە ئاخیرەکان برێم کۆتاییەکەمان برێم باش نەبوو. بار ساڵە و ساڵیش تەمەحمانەیە کە یەکێک بین لەو برێم تیپان لە ڕێزبەندی برێم پێشەوەی خولی کوردستان. بەم سەرکەوتنەشی یانەی هەندرێن با کۆکردنەوەی 13 خاڵ جارێکی تر پێشەنگی ڕیزمەندی خولیانە نایابەکانی کوردستانی وەرگرتەوە و جێگەکەی با یانەی سیروانی نوێ چۆڵ کرد کا بە 12 خاڵ پێشتر پێشەنگی ڕیزمەندەکەی بە کاتی لە هەندرێن وەرگرت بوو.